کەرتی کشتوکاڵ وەک بەشێکی سەرەکی لە داهاتی وڵات ئەژمار دەکرێت، بەڵام گرنگجینەدانی حکوومەت بەو کەرتەوای کردووە بەرهەمی جوتیاران وەکو پێویست لە بازاڕەکان ساغ نەبێتەوە و وەک جوتیارانی باڵەکایەتی خۆیان باسی لێوە دەکەن حکوومەت هاوکار و یارمەتی دەریان نییە بۆ ئەوەی بەرهەمی کشتوکاڵی زیاد بکەن. خۆی کشتوکاڵی ئەو ساڵەکەینێ لە بەهارێەوە وەکو پێویست ساگ نەبوو لەبەرەوە لەی تەماتەکە هەل لە بارەوە لە بوارەوە خەڵکە تەماتەی چاند تەماتێک خڕ بووە جا نازانم هۆکاری بارانی بوو هەل لە مەنتیقی میاری قەندی ڕابگرە وەرە دۆڵی باڵیان وەرە وێزێ هەتا چەوە سیدەکان و عاجومەرە هەتا زۆر ڕوسێ هەتا ئەچەوە منتیقی برا دۆستی هەمووی تەماتە خراپ بوو ئێستا قەناعەت کە لەو گوندانە لێ بڕۆ لێرە ئێنە و مەران و خۆشکان ماڵ هەیە ساعە مڵکە ئاویشی هەیە زەڕعەتشی هەیە باە خوارێن تەماتە نییە بەڵام هەتا ئێستا ئەمەگلەی ئەو مەنال حکومەت هێنەما پسپۆر شوای نەردووە لە بواری کشتوکاڵی معلوماتی تەواوی هەبێ لەسەر ئەو تەماتەی هەڵقان بتنی ئێرانێ سەری دەرنەچوو بتنە هەولێرێ بە هیچ شێوەیەک سەری دەرنەچوو داخوا هۆکاری ئەو تەماتەی بەرهەمەی لۆ خراپەبی ئەبی تەماتە خڕبیتەوە کڵوکێدا ناکاتە کارێک ئەگە کردی شتێ کارکە ئەرزی بەگشتی وازی کشتوکاڵەوە باش نییە ئەوەی کە بەڕێک باشبی زۆرش باش نییە ئەویش تەماتەیە زۆر باش نییە بەس ئەوانی دیکە کە کردووە خیارە ئەوان دیکە بەگشتی کشتتوکالکردن هیچ ئیسیفادەی بەو شێوەی نەمایە لەبەرەوەی هیچ پارەچی ناکات لەبەرەوەی بەرهەمی دەرەوەی دێت بە تایبەتی تەماتەی ئێرانی زۆر دێت کەواتە پارەی ناکات تەماتەیمە. بەشێک لە بەرهەمە کشتوکاڵیەکانی جوتیارانی باڵەکایەتی تووشی نەخۆشی هاتوونە و حکوومەت هاوکاری نەکردوون. بەڕێوەبەری کشتوکاڵی قەزای چۆمانیش هۆکاری هاوکاری نەکردنی جوتیاران دەگەڕێنێتەوە بۆ قەیرانی دارایی. قەرەبووکردنەوە لەبەر ئەوەی حکوومەتی هەرێم قەیرانی دارایی هەیە 2-3 ساڵە قەیرانی دار هەیە بۆیە نەتواندرا وەکو پێویست قەرەبووی برا جوتیارەکان بکرێتەوە لەبەر قەیرانی دەرێن ئەگەر نا ساڵانی پێشتر قەرەبوو برا جوتیارەکانە کراوە لە زەرەری زیانی کشتوکاڵی. قەزای چۆمان کەوا سەنتەری باڵەکایەتیە دەکەوێتە 180 کیلۆمەتر لە باکووری پارێزگای هەولێر و 4 ناحیا لە خۆ دەگرێت 3950 دۆنم زەوی شیاوی هەیە بۆ چاندن و خاوەن خاکێکی بەپیت و ئاو هەوایەکی سازگارە پلەکانی گەرما لە هاوین لە 32 پلە تێپەڕ ناکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام کوێستانی وێزێ لە دەڤەری باڵەکایەتی.